لا قرآني پڕبەرەکەت و بەخششدا خی پەروەردگار باسی ئیبراهیم پێغەمبەرمان بۆ دەکا عليه السلام. ئیبراهیم پێغەمبەر عليه السلام دروشمی حەسبی الله هەبوو، خدای پەروەردگار تەنها تۆم بەسی. ئیبراهیم فەرمووی فإنهم عدو لي إلا رب العالمين. لسورة الشعراء آية حفتة وحوتها پەروەردگار من دەفەرمێ سبحانه وتعالى إبراهيم فەرمووی پەروەردگارم فإنهم أو بتو سەنەمانەی کە خەڵک پشتیان پێدەبەستێ. جا ئەو زەمەنەی ئیبراهیم بەتەنیا تاکە پەرست بووە لەسەر زەویدا، بەتەنها خواپەرستی ڕاستەقینە ئەڵڵا پەرست بووە، خەڵکی بۆ باران لە جۆرێک ئەستێرە دەپاڕانەوە، بۆ ئەوەی بەروبوومیان فەلاحەتیان کوشت و کاڵیان بەر هەمدار بێ و لە ئافات بە دوور بێ لە بتێک دەپاڕانەوە، لە خۆر دەپاڕانەوە، لە مانگ دەپاڕانەوە، سوزدەیان دەبەر، دەگریان، خێریان دەکرد. عقیدەی ئەم جیلانەوە هاتبوو باوک بۆ نەوەکەی، دایک بۆ کچەکەی، دەیوت ڕۆڵی گیان ئەگەر نەخۆش بووی بڕۆ لەو بتە بپاڕێەوە لەو بەردا، لەو خوایە، ئەوە خوای شیفایە، ئەوە تاو لەرز لەسەرلا دەبا، ئەوە سەریێشەر لەسەرلا دەبا، ئەوە مناڵت دەداتێ، ئەوە بۆ کوڕە، ئەوە بۆ کچە، ئەوە بۆ فڵان شتە، ئەو ئەستێرانی ئاسمانە فڵان ئەستێرە لێی پاڕێتەوە بارانت بۆ دەبارێنێ، ئەوە دوکانەکەت بەرەکەتی تێدەکەوێت. بوو بە عەقیدە و بیر و باوەڕێکیان بە یەقینەوە عیبادەتی ئەو خوانیان دەکرد. جا ئەوەندە متمانیان بۆ خوان درۆیانەی خۆیان هەبوو، وا متمانیان پێ دروست بوون ئامادە بوون کەسێکی خۆیان، خزمێکی خۆیان، لاوێکی جوانی وەکو ئیبراهیم بە ئاگر بسووتێنن. یعنی ها کەسێک ڕق لێ بێ ئەڵێ هەر دەسووتێنم. ئەوان ڕقەکەیان ئەوەندە لە ئیبراهیم بۆ سووتاندیان، فعلەن ویستیان بیسووتێنن، خستیان ناو ئاگرەکەەوە بە حسابی خۆیان سووتاندیان، بەس خوا پاراستی. بۆچی؟ لەسەر ئەوەی خوایەکان نیشکاند بوو، بتە گەورەکان نیشکاند بوو. ئەوەندە ڕقیان لە ئیبراهیم بوو تەنها لەسەر ئەو کارەی نەخۆ هیچ کارێکی نەشیاوی نەکردبوو. ئەوت تۆ سوکایەتی بەو کەسە کردووە کە ڕزقمان دەدا، بەرەکەتی پێوەیە، خێر و ڕەحمەت هەمووی بەدەستی ئەوە کە ئەو بتە گەورەیە، ئەوە خوای خوایەکانە، خوای ئەو کۆمەڵە خوایە کە ئێمە لێی دەپاڕێنەوە. لەو کاتەدا عەقیدەی ئیبراهیمی فەرمووی فإنهم عدو لي إلا رب العالمين. ئەوانەی ئێوە دایان پەرستن هەموویان دوژمنی منن، ئیلا من تەنها پشت بە ڕەب العالمین دەبەستم. ئەوە زۆر مهمە. تۆ تاکە کەسێک لەم سەر زەویەدا ئەو عەقیدە پاک و پوختەی هەبێ. ئەو ئیبراهیمە بۆ عەلەیه السەلام، حەزەتی ئیبراهیم فەرمووی هەرچی ئەو خەڵکە، ئەوە زۆر گرنگە تۆ لەناو ئەو سەر زەوی کە تیا دەژی، لەو جوگرافیای کە تیا دەژی، بڵێ من وەکو ئەو خەڵکە ناکەم. هەر هەمووتان بڕواتان وایە خێر و بەرەکەت بەدەستی ئەو خۆر و مانگ و ئەستێرە و ئەو بتودار و بەردەیە، بەڵام من ئەوانە بە دوژمنی خۆم دەزانم، ئەوانە هیچ ئیمانێکم پێیان نییە. من تەنها إلا رب العالمين، پشت و پەنای من تەنها ڕەبی عالەمینی کە ئەڵڵایە سبحانه وتعالى. خوای گەورەیشی بەس بوو، فەرمووی حەسبی الله، من بەس خوام بەسە. واللهی بەو نیەتەی ناو دڵی خۆی، بەو عەقیدە پاکە بەڕێزان خوای گەورە لە ئاگر پاراستی. یا ناڕکوونی بەردەن وەسەلامن عەلا ئیبراهیم، ئەی ئاگر سارد بە ساردێکی سەلامەت. اینجا تەنها لەسەر ئیبراهیمیش سەیری وردیەکانی قورئان کە جارانی تریش عەرزم کردوون، ئەگە قورئانتان خوێندەوە لەسەر وشە بە وشەی بوەستن. یا ناڕکوونی بەردەن، ئەی ئاگر سارد بە. ئەگە خوانەی فەرمووە سەلامەن، یەکسە قانونی ئاگەر لە سووتانەوە بوو بە سەلاجە، بوو بە مجەمیدە. بەڵام سەلامە نەیبەستی، ئازاری نەدەی، لەسەرمانە ڕقی نەکەیەوە. ئەو سەلامە نەبوو، یایە خوانەی فەرمووە سەلامەن، ئەو ئاگرە ئەو پشکۆیانە ئەبوون بە یەک پارچە سەهۆڵ و ئیبراهیمی ڕق دەکردەوە. چکە مرۆڤ بە دووش لە ناو دەچێت، یان ئاگر بیسووتێنێ، یان لەسەرمانە ڕق بێتەوە بیبەستێ. ئەو ئاگرەی کە بڵێسەی دەچوو بە ئاسماندا و مرۆڤ لە دووری چەند مەترەوە لێی نزیک نەدەکەوتەوە، دەموچاوی هەڵدەقرچە، ئیبراهیم لە ناویە پەروەردگار فەرمووی سارد بە، بەڵام نەیبەستی، ئازاری نەدەی، ڕقی نەکەیتەوە لەسەرمانە. عەلا ئیبراهیم، تەنها لەسەر ئیبراهیمی ژوابە. خوای پەروەردگار کە ئەمرێکی دەرکرد گشتگیرە، بەڵام عەلا ئیبراهیم، ئەی ئاگر بەس سارد بە لەسەر ئیبراهیم ساردێکی سەلامەت. ئەگە خوای گەورە نەیفەرمووە عەلا ئیبراهیم، بە هەمیشەی ئاگر لەسەر زەویدا دەوری خۆی نەدەبینی. جارێکیکە من و تۆ ئاگرێکمان بۆ نەدەکرایەوە، خواردنێکمان بۆ ئامادە نەدەکرا، سۆبایەک لە ماڵماندا نەدەبوو.